ئاماری گیانە دەزانەکان لە کۆی 280 هاوڵاتیە بە پێی ناوشار و دەرەوەی شار زۆرترین و کەسانی کە ڕووداوەکانی هاتوو گیانیان دەستداوە بەداخەوە لە ڕێگابانەکانی دەرەوە بوون 166 هاوڵاتی لە ڕێگابانەکانی دەرەوە گیانی دەستداوە 52 هاوڵاتی لە ناو شاری سلێمانی گیانی دەستداواتە زۆرترین گیانە دەزانەکان لە ڕێگابانەکانی دەرەوەی شاری سلێمانی بوو. هۆکاری سەرەکی تیژڕەوی بۆ 622 حاڵەت 626 حاڵەت بەهۆی تیژڕەویەوە بووە، پابەند نەبوون 191، بێئاگایی 144، کەمتەرخەمی 88، مەینۆشی 75، ماوەی سەلامەتی 24، لاساری لێخوڕین 90 حاڵەت، هۆکارەکانی تر 53 حاڵەت. دواتە هۆکاری پلەیەک لە هۆکاری ڕووداوەکانی هاتوو چۆ لە سنووری سلێمانی تیژڕەوی بووە. کۆی ئەو وێنانەی کە لەلایەن کامێرەکانی چاودێریکردنی خێراییەوە گیراون 328507 کە داهاتەکەی کاتە 28 ملیار و 47 ملیۆن و 425 هزار دینار. داهاتی بەڕێوەبەرایەتی هاتووی سلێمانی لە ساڵی 2007 کۆی داهاتی بەڕێوەبەرایەتی 82 ملیار و 890 ملیۆن و 629 هزار دینار. خەرجیەکانمان 40 ملیار و 794 ملیۆن و 753 هزار دینار. بەراورد بە داهات و خەرجی لەگەڵ ساڵی ڕابردوو ساڵی 2016 زیادی کردووە. داهاتی بەڕێوەبەرایەتی لە ساڵی 2016 48 ملیار و 467 ملیۆن و 509 هزار دینار بووە کە لە ساڵی 2017 زیادی کردووە بۆ 82 ملیار و 890 ملیۆن و 890 ملیۆن و 629 هزار دینار. و بە هەماشەوە خەرجیەکانیشمان لە ساڵی 2016دا 32 ملیار و 271 ملیۆن و 592 هزار دینار بووە